هەم ڕۆژی بەڕێوەچوونی کارەکانی هەفتەی كارسازی جیهانیە لە شاری سلێمانی. قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لە نزیکەوە چاوی کەوت بۆ گەنجانەی خاوەنی بیرۆکە و پرۆژەی داهێنەرانە لەم ساڵدا و بەهۆی لێهاتوویانەوە لەلایەن دامەزراوەی وین فاوندەیشنەوە هاوکاری مادی دەکرێن بۆ خستنە سەرپێی پرۆژەکانیان. دواتریش قوبا تاڵەبانی و ستافی دامەزراوەی وین پانێڵێکی هاوبەشیان ڕێخست و تیایدا جێگری سەرۆکی حکوومەت بە وردی وەڵامی چەند پرسیارێکی دامەزراوەکەی دایەوە. تەمانکەی ئەم جەولێ چووکەشمان کرد و کارسازانەمان بینی بە بەرنامەکانیان بە ڕوئیاکانیان بە ئیشە جوانەکانیان ئەوە دیسان ئومێدێکی زیاتریشی بە من بەخشی کە کوردستان پڕە لە توانە، کوردستان پڕە لە بیرۆکەی باش، پڕە لە خەڵکی ئازا و بۆ من کە وەزیفەیەکم هەیە لە ناو حکوومەت لەوە دڵخۆشتر ناکا کە بزانم ئایندەی میلەتەکەم گەشە لەبەرەوەی کە پڕە لە خەڵکی بەتوانە و خاوەن ڕوئیا و خاوەن بڕیار و ئازا. وای دەستان خۆش بێ. خۆم سەرپەرشتی پرۆژەیەکەکەم سەرۆکی لیژنەیەکی باڵای حکوومەتم بۆ نەکەر پیاچوونەوەی پرۆسەی تۆمارکردنی کۆمپانیا کە پرۆسێکی ئاڵۆزە و پڕە لە ڕێگر و بربەست و ڕوتینات، بەڵکو یین تاوی خزمەتەکانی حکوومەت نوێ ئەەکەینەوە. ئێمە هاتین حکوومەت چییە؟ حکوومەت مؤسسەیەکە کە خزمەت ئەگەیەنێ بە هاوڵاتی. بۆیە ئەگەر ئەو خزمەتە بە ناڕێکی بیگەێنێت، ئەگەر ئەو خزمەتە بە ئاڵۆزی بیگەێنێت، ئەگەر ئەو خزمەتە بە شێوازێکی دوور و درێژ و پڕ بە ڕوتین، ئەیترەوە حکوومەت ئیشی خۆی ناکە، بە باشی ئیشی خۆی ناکە. لە بەشێکی تری پانێڵەکەدا جێگری سەرۆکی حکوومەت ڕایگەیان قەیرانی ئەمڕۆی هەرێمی کوردستان هانمان دەدات بۆ چاکسازی خێرا و لەو ڕۆژەوە هاوکاریکردنی زیاتری کەرتی تایبەت بەشێک دەبێت لە هەنگاوەکانمان. باشترین فرسەتە تۆ لە قەیرانە بە خۆتا بچیتەوە، باشترین فرسەتە ینی دەرفەت بدۆزی لە قەیرانە. بۆیە ئەگەر قەیرانمان نەبووایە هەموو شتێک باش بووایە ڕەنگ بێ هەنگاوەکانمان بۆ چاکسازی زۆر سستر بوو بن. بەس ئێستا مەجبورین ئێمە بازاڕی خۆمان ببوژێنینەوە، مەجبورین اقتصادی هەرێم ئابووری هەرێمی کوردستان هەمە جۆر بکەین، مەجبور بین بیر لەوە بکەینەوە با شتێکمان نەبێ بە ناوی نەوتەوە. ئەی بەدیلی نەوتەکەمان چییە؟ چۆن بتوانین ئیستیسمار بکەین لە کشت و کاڵ، چۆن بتوانین ئیستیسمار بکەین لە پیشەسازی، چۆن بتوانین ئیستیسمار بکەین لە کەرتی تەکنۆلۆژیا و ئایتی. کە ئەڵێم ئیستیسمار بکەین مەبەستم تەنها ئیستیسمارە مادیەکە نییە، بەستم ڕەخساندنی بیئەیەکە کە خەڵک بتوانێت بێت ئەو فەراغانە پڕکاتەوە. هەفتەی کارسازی جیهانی بۆ ئەم ساڵ ماوەی 3 ڕۆژ لەلایەن دامەزراوەی وین فاوندەیشنەوە کاری لەسەر دەکرێت. بۆ ئەم ساڵتوانی ژمارەیەک گەنج بکاتە خاوەن پرۆژەی خۆیان و هەنگاوی داهاتووی و دامەزراوە قازانجنەویستە هاوکاریکردنی زیاتر لە 1000 گەنجی ترە کە بتوانن وەک بازرگانێکی بچووک کار بکەن. داسێر محەممەد گەلی کوردستان، سلێمانی.